السلام عليكم أي جنزان. السلام ورحمة الله وبركاته. أو خيرك تشين. والله ما مستخيركين دعاء بمرد كان ما عندكين. پیغمبر صلى الله عليه وسلم لفرمایش تێکدا دەفەرمێت خوای پەروەردگار لە بەهەشتێدا پلەی بەندەی خۆی بەرز دەکاتەوە و شوێنێکی بەرز و خۆشی پێدەدات. ئەو بەندەیەش پرسیار دەکات دەڵێ ئەی خوای پەروەردگار ئەو شوێنە خۆش و بەرزەت بەهۆی چیەوە پێداوم؟ پێی دەفەرمێت بەهۆی ئیستیغفاری وەلەدیکە لەک، بەهۆی دوعای خێری منداڵەکەت کە لە دوای تۆ دوعای بۆ کردووی، خوای پەروەردگار شوێنی بەرز دەکاتەوە پێی دەڵێن بەهۆی دوعای منداڵەکەت ئەو شوێنە بەرزەیەمان پێداوی. لێرەوە ڕوودەکەمە هەموو گەنجێک ئەوانەی کە باوکو دایکیان لە ژیاندا نەماون دوعا بکەن، چونکە ئەوان چاوەڕوانی دوعای خێری ئێمەن. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث، کاتێک کە ئینسان دەمرێت هەموو کردەوەکانی کۆتایی پێدێت، هیچ خێر و پاداشتێکی لە هیچ شوێنێکەوە بۆ نایەت تەنها لە سێ ڕێگانە بێت. یەکێک لەو ڕێگایانە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەو وەلەد صالح يدعو له، یاخود منداڵێکی صالح ئەولادێکی صالح کە لە دوای دایک و باوکی بەجێ دەمێنێت دوعای خێر بۆ دایک و باوکی دەکات، خوای پەروەردگار بەهۆی دوعای خێری منداڵەکەیەوە سوود بەو مردووەیە دەگەیەنێت و پاداشتی بۆ دەچێت و خوای گەورە پلەی بەرز دەکاتەوە. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە کە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای قەبرێکدا ڕەت دەبێت. پێغەمبەر پرسیار دەکات دەفەرمێ من صاحب هذا القبر، خاوەنی ئەو قەبرە کێیە؟ هاوڵان دەڵێن فلانی کوڕی فلانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت دوو ڕکەعات نوێژ ئێستا لەلای ئەو کەسەیە کە لەناو ئەو گۆڕەدایە لەلای ئەو مردووەیەی باشترە لەو دنیایی کە ئێوە ماوتانە و لەو ژیانەی کە ئێوە ماوتانە. دوو ڕکەعات نوێژ باشترە لە هەموو ئەو دنیایی کە ئێوە پێی دڵخۆشن، ئێوە ماوتانە ئێستا ئەو ئەگەر لە ژیاندا باە ئەو دوو ڕکەعات نوێژەی بە هەموو ژیانی سەر دنیانە دەگۆڕیەوە. کەواتە ئەی ئینسان وریابە بەر لەوەی بێ ئێرە بەر لەوەی بێ ناو گۆڕ دوو ڕکەعات نوێژ بەکەم مەزانە، کردەوەی باشە بەکەم مەزانە، چونکە کە هاتیە ئێرە هەموو شتێک کۆتایی پێدێت. تەنها ئینسان ئەوە کە لە ژیاندا بێ دەتوانێت چاکە و کردەوەی چاکە بکات و توێشوەیەکی باش بۆ خۆی تۆمار بکات و هەروەها دروستی بکات. کەواتە دوعای خێر بەڕاستی سوود بە مردوو دەگەیەنێت. با هەمومان بەیەکەوە بڵێن خوای پەروەردگار لە دایک و باوکمان خۆش بی و لە مردوەکانمان خۆش بێ، عاقبەتی ئێمەش بەخێر بگەڕی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.